کۆڕبەندێکی تایبەت بە نووسینی برایل بۆ نابینایان لە هەولێر بەڕێوەدەچێت ماوەی 2 ڕۆژە کە دوێنێ و ئەمڕۆژە. ئێمە میوانداری کەنار بێباک کە چالاکوانی بواری نابینایان و بەشداربووی کۆڕبەندی نووسینی برایلە لێرە میوانداریمان کردو و لە ستۆدیۆ لەگەڵمانە. بەخێر هاتی و بەیانیت باش کەنارخان. بەیانی ئێوە و تەواوی بینەران و بیسەرانی کوردستان 24 باش. زۆر سپاس. خۆشحاڵ بووم کە لێرەی باسی ئەومان بۆ بکە کۆڕبەندەکە چەند ڕۆژە و چیتان باسکردەیە بەگشتی باسێکی ئەو کۆڕبەندەمان بۆ بکە و کێش بەشداری کردووە. سەرەتا زۆر پێزانینم هەیە بووم بەسەرکردنەوەی و گرنگی پێدان بەم باسە چونکە بابەتێکی باغدارە بەڕاستی. سڵاوانێرم بە یەکەیەکی بینەرە بەڕێزەکانی و ئازیزانی بەدیارمانەوەن و بینەر و بیسەرمانن. ڕۆژێکی خۆشیان بۆ خوازم. لە ڕاستیە کۆڕبەندی چالاکردنەوە ژیانەوەی برایل کۆڕبەندێکی گرنگ بوو کە ڕێکخراوی ڕۆشنایی پێی هەستاوە بە ئەنجامدانی بە کۆکردنەوەی نوێنەرانی تەواوی پەیمانگاکانی نابینایان لە شارەکان، سەنتەرەکانی کۆمپیوتەری تایبەت بە نابینایان لە شارەکان کە ئەوانە ناوەندی فەرمی سەر بە وەزارەتی کارن، هەروەها نوێنەری ڕێکخراوەکان و کۆمەڵەکانی تایبەت بە نابینایان، هەروەها ئەوانەی شارەزای برایلین و بەکارێنن، ئەوانەی چالاکی بواری نابینایانن، ئەوانەی کە پێویستیان بە نووسینەیە و زۆرتر شارەزاین. لە ڕاستیە کۆبوونەوەکە یان با بڵێن ئەم کۆڕبەندە بەمبەستی یەکخستنی ڕێنووسی کوردی زمانی یان نووسینی برایلە، چونکە نووسینی برایل جەناب داماژت پێدا بە زمانەکانی تر هەیە و ئیشی پێکرێ بە کوردیش بە هەمان شێوە لە ساڵی هەشتاکان و هاتۆتە کوردستان لە ڕێ چەند کەسایەتێکی نابینای بەڕێزەوە. بەڵام کێشە لە کوردیەکە هەبوو هاو دەنگ نەبوون، یەک دەنگ نەبوون، چەند جارێک گۆڕانکاری تێدا کراوە وەک پێویست بەکار نایەنرێ، خەریک بوو کاڵ ئەبۆیەوە بۆ هۆکارانە بیریان لەوە کردوتەوە یان بەگشتی ئەمانەوەی هەوڵێکی دەستە جەمعی بێ بۆ ئەوی بتوانین کۆمەڵەیەک ڕاستپاردا یەک بخەین و کۆدەنگ بین لەسەری کە بتوانین برایل زۆرتر بەکار بێت، چونکە نووسینێکی تایبەتە بە ئێمە کە بەم نووسینە ئێمە ئەچینە ڕێزی خوێندەوارانەوە پێیان هەژمارەکەی. ڕاستە. ئامانجی سەرەکیتان لەوەیە کە بتوانن بە یەک زمانی کوردی بنووسنەوە و زۆرترینی نووسراوەکانیش چاپ بکەن یاخود بەو شێوەیە چاپیکەن کە بە برایل هەیە. لەبەرەوەی پێشتر هاودەنگی نەبووە، مەسەلەن جەناب داماژت پێدا طبعاً برایل بۆ بەڕێزانی زۆر شارەزاییان نییە. کاتێ ئەڵێی نووسینی برایل بابەتەکە مامەڵەیە لەگەڵ ژمارە، مەسەلەن پیتێک هەیە بۆ هەر پیتێک ژمارەیەک دانراوە، ئەم ژمارەیە یاسایە ئیتر تەواو بۆ نمونە پیتی با لە کوردی بەیان لە عەرەبی بەیان پیتی بی لە ئینگلیزی 1 و 2 کە 1 و 2مان بینی ئیناسینەوە کە ئەم پیتە بێ بۆ نمونە با بڵێن هەر ژمارەیەک بۆ هەر پیتێکەدا ئەندرێ لەسەری هاوڕان نەبوون. ئەگەر لە هەولێر هەندێ نابینا بۆ پیتێک ژمارەیەکیان نووسی بێ لە سلێمانی شتێکی تر لە دهۆک شتێکی تر بووە لە ساڵی 2008 ئەمایان کردوتە یەک. بەڵام هێشتا لەبەرەوەی کە ساڵانە قوتابیان لە پەیمانگاکانی ڕووناکی تایبەت بە نابینایان دەرەچن تاپۆلینۆی بنەڕەتی لەوێ ئەخوێنن، هێشتا جیاوازن لەوەی کە ئێمە پێشتر ئێمان تاوا کردو ئەو نووسینی برایلی ئێمە خوێندبوومان هەندێک پیتی گۆڕانکاری تیاکرا. بۆیە ئەو نووسینی ئێمە ئەوان ئەنووسی ئەو نووسینە جیاواز بلەوەی کە مناڵێک ئێستا پێی ئەنووسێ بۆ ئەوەی هەمومان ئاگداری ئەو گۆڕانکاریانە بین و بەڕاستی هەدەف ڕئیسیەکە ئەوەیە کە چۆن بتوانین زۆرتر بەکاری بینی، چونکە کە بەکارە نەهێنا یەکەم بیرەچێتەوە و مارەسەی ناکەی و دووهەمێنیش وا ئەکات کە ئەم نووسینە کەمتر بچێتە ناو خەڵکانی دەوروبەر و نابینایان خۆشیانەوە کە لە کاتێکە ئەوکو وایە کەسێک خوێنەواری هەبێ بەڵام هیچ نەنووسێ هیچ نەخوێنێتەوە ئیتر وردە وردە خوێنەواری بوونەکەی ئەو سوودی نابێ بووی. ڕاستە. کەنارخان با یەک ئیزافەی تر بین بە قسەکان بە تایبەت بۆ پیتی برایل کەسانێک ئەگەر بۆ نمونە پێشتر خۆیان چاویان بۆ نمونە بیناییان هەبوو بێ دواتر بەهۆی ڕووداوێکەوە لە دەستیاندا بێ ئەمە لەوانەیە تا ڕادەیەک ئاسانتر بێ، بەڵام منداڵێک کە هەر لە زگماکەوە نەیتوانی ببینێت ئەمە چۆن ئەتوانرێ بە پیتێکی برایلی ئاسان فێر بکرێ یاخود یەک پیتی هەیە یاخود یەک شێواز هەیە کە ئێوە نووسیوتانە و داتان ڕشتووە یان لەم کۆڕبەندە کار بۆ ئەوواکرێت. ڕێک پێچوانی قسەکەی جەناب ڕاستە، چونکە کاتێک کەسێک زگماکە بە نابینایی لەدایکە بێ لەم سیپەنجەکانی زۆر ئاسانتر و باشتر و ئاسانتر فێرێ بێت، چونکە ئەو احتیمادی ڕئیسی لەسەر پەنجەکانێتی. بەڵام بۆ حاڵەتی دووەم منێکێک بووم لەوانەی کە درەنگ وام لە هاتووە و لە من درەنگتریش هەیە، یعنی من لە تەمەنی 8 ساڵی بینایم لە دەستاوە لە خوێندنگەی ئاسایی ئەم خوێند ئەمەیان لە پڕیز عاجترە، یعنی لە نووسینێکی ترەوە بچی بۆ نووسینێکی تر، لە قۆناغێکەوە بچی بۆ قۆناغێکی لە ڕووناکیەوە بچی بۆ دنیایەکی تر، ئەوەی تریان خۆی بۆ دنیایە چاوی هەڵێناوە و لەگەڵ ئەو دنیایە گەورە بێ هەردووکیان زەحمەتی هەیە، بەڵام ئەگەر بەراورد بکەین زەحمەتی ئەو کەسێک کە درەنگتر نابینا بێ بۆ فێربوونی ئەم نووسینە زەحمەترە، چونکە
زۆرتر پشتی بە چاوی بەستووە زۆرتر چاوی بەکارهێناوە بەڵام وەختە ئیتر ناتوانە بەکاری بێنێ ئەبێ پەنجەکانی ئاکتیفکە بۆیە ئەمان تۆزێ ئاسانتر نییە بە بەراورد لەگەڵ جۆری یەکەم لەگەڵ ئەوشە ئێمە من باوەڕم بەوەیە کە مادەم شتێک هەیە ڕێگایەک هەیە تۆ ئەکات بخێنەوە لە ڕێزبەن دیوانی تر ئەگەیت بە دنیای کتێب و سەرچاوی معرفی و ڕۆشنبیری و ئەوانە ئەبێ هەوڵی بۆ بێ ئەبێ کۆڵ نەدەی ویستم ئەم ئامێرەشتان پیشان بەم یەکێکە تەمان ئامێر زۆر ڕاژەخە بۆ نووسینی برایل بەڵام ئەمەیەکێکە لەو شتانی کە ئەکرێتە جانتاوە و ئاسان بەکاریە من بۆ ڕۆژانە بەکاری خۆم بەکارێنم ینی زیاتر لە هەموو شتەکانی ترە بێ ئەمەم پێبێ پێی وترێ لەو حەیان بۆردی برایل وەرقەیەک ئەەکەیتە بینی ئەم یان نێوانی ئەم لەو حەیەوە پاشان دایەخەیت هەموو وەرەقێکی ئاسایی بێ ئاساییە تایبەت وەرقی فۆر ئەوانش بەکاری و وەرقی تایبەتیشمان هەیە تۆزی ئەستورترە بۆی باشتر دەرکەوێت درەنگتر کاڵە بێتەوە باشە ئەم قەڵەمەمان هەیە ئەمە ژۆری زۆرە ئەگەر لە کامێرەکانەوە دەرکەوێت طبعا ئەم لەو حەیە بۆ هەر خانەیەکیان ئەم خانانە 6 خاڵە لە دەستی ڕاست 1 2 3 لە دەستی چەپ هەرلەمان لە ناو هەمان خانە 4 5 6 هەموو برایل کۆکراوی ئەم 6 خاڵەیە ئەو ژمارانی باسمان کرد کە یاسایە و دانراوە بۆ پیتەکان لە هەموو ئەم 6 خاڵە پێکهاتووە ئەنجا ژمارەکانە ئەنجا پیتەکانە بە هەر زمانێک بە کوردی بە عەرەبی بە ئینگلیزی هێماکانە نۆتەکانی مۆسیقایە هەمووی کۆکراوەتەوە لەم 6 خاڵە لەم 6 خاڵە دەرناچێت بۆ نووسینی هەر پیتێکە بە لێک خانە بنووسی ئەما یەکێکە لەو ئامێرانی ڕۆژانە دەستی و بەکاریە ئەگینا ئامێری گەورەتر و تابع و ئەوانەش هەیە ئامێری زیرەک هەیە ئێستا ئەمە تا چەند ئاسانکاری بۆ ئێوە کردووە بەداخۆ زۆربیان لە کوردستان نین ئەمە تەنها ئەمەیان تۆزێ بەربڵاوە ئەمیش لە بازارەکان نییە تەنیا لە ڕێگەی وڵاتانی دەرەوە ئەتوانین بهین لە کوردستان و نرخێکی هەرزانە تقریبان 4 بۆ 5 دلارێکەکەوێ لە هەموو وڵاتانی دنیا ئەم شتە هەیە لەبەرەوەی ئاسانترە بۆ گرتن طبعا ئەمە دەدێڕیە بژمارەی دێڕەکانی لەسەرەوە بخوارەوە بچووکترمان هەیە 2 دێڕی گەورەترمان هەیە نزیکەی 40 دێڕی جۆری زۆرە بەڵام ئەمە جۆری ناوەندی تەکنەلۆژیا جێ ئەوەی نەگرتووەتەوە بتوانن لە ڕێگەی ئامێرە زیرەکەکانەوە سوودی لێوەرگرن یا ئەمە زەرورترە بۆیەوە جێ گرتووەتەوە چونکە ئەمە خاوترە نووسین بەم ئامێرێکی ئێستا پیشانی بەڕێستانمە تۆزێک خاوترە وەکو کاتە زۆرترەوە وڕەنە زۆر جارە گەشتی زۆر ڕۆیانی زۆرترت هەبێ دەست ئەزێت هەیە چونکە زۆرە نووسی پێی بەڵام بۆ شتی کەم باشە ئامێرێک هەیە ڕەبتەکرێت لە کۆمپیوتەر ئێستا لە سنتەرەکانی تایبەت بە کۆمپیوتەر و سنتەری ڕۆشنای ناوە لە وەزارەتی کار لە هەموو پارێزگاکان ئەو ئامێرە زۆر ئاسانکاریە تۆ بۆ وەرد ئەنووسی بەڵام ئەو بۆ تەکا بە برایل لە ڕێی ئامێری برایل سنس و ئامێری زیرەکی تریش هەیە کە ڕەبتەکرێت لە مۆبایلەکانمان لە ئامێرە زیرەکەکانی کە ئێستا بەدەستمانەوە بەکارێنین بەڵام کوتم لە بەری لێرە نییە ئەمە حاڵی بەردەستمانە هیوادارم ڕۆژە بێ هەموو ئەو شتانە وەکو ئامڕاست لە بەردەست بن بۆ ئەوەی زۆر ناچار نەبین پشت بم ئارازە خاوانە ببەستی ئەمە تۆزە هێواشترە بەڕاستی ئینشاءالله کەنارخان ئەوەی ئێوە پێی ئەنووسن بە تایبەت بەو ئامێرە لە چوارچێوەی تێگەشتنی خۆتان یاخود کەسانی نابینە ئەمێنێتەوە ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی کە لە بەتایبەت لەم کۆڕبەندەدا کە بتوانن بۆ نمونە کتابەکانی ناودایرەکان کاروبارە حکومیەکان هەموو ئەمانە هاوشێوەی ئەو نووسینەکانیش بۆ ئێوەش بەردەست بێت یاخود بە پیتی برایلیش بەردەست بێت تا بتوانن ئێوەش کارەکانتان ئاسانتر بێت و پێویستان بە کەسێکی تر نەبێت خۆی لە ڕاستیە ئەوەی کە لە وڵاتانی دنیا بەڕێواچێ بەشێکی و ئاماژە پێدا ڕوونە کردەوە کە بووە بە بەشێک لە کولتوریان یعنی نووسینی برایل وەکو ڕێڕەوێکی گرنگ بەکاریە چۆن هەژمار و حسابی خەڵکی تر هەیە وەکو ئینسان ڕەچاوەکرێن ڕەچاوی ئەو دۆخی نابینایانی شەکرێ لە ئەسانسۆرەکانە کە ئێستا لە کوردستان کەمترین ئەسانسۆر بە برایلە تەنها ئەو ئەسانسۆرانەی کە تۆزێ مۆدیلیان یان ساڵی دروستکردنیان کۆنترە بۆ نەون مەچم ئەسانسۆرێکەوە گەر ژمارەکان نووسرابێ پێویستم بە کەسێک نییە بمباتە نەهۆمێکی تر ئەو نەهۆمە هەڵەبژێرم کە ئەچم بووی لەسەر با بڵێن دەرمان و بابەتە پزیشکیەکان ئەگەر هاوردە بنیای لە دەرەوە هاتبن هەمویان بە برایل لەسەرەتی بە ئاسانی من ئەتوانم هەر حەپ و قەترە و شروب و چوزام هەر شتێکە دەرمانە بیخوێنمەوە بەڵام ئەوە بۆ هەمووی نییە بەڕاستی لەم کۆڕبەندە کۆمەڵێک ڕاستپاردەی زۆر گرنگ باسکراوە بۆ نمونە منێک کە ئەمەوێت دەنگ بدەم ینی پرۆسی دەنگدان وای خەریکە نزیکە بێتەوە لێمان من ناچارم کەسێک دەنگم بۆ بدا کە لە ڕاستیە ئەگەر زۆر نزیکیشم بێ من نازانم ئایا ئەو قوارەیە ئەو پاڵەوراوی من ویستومە ئەوەم بۆ ئەواژۆکایاننا لەم کۆڕبەندەیە کارتان کردو یەکێکە لەو شتانەی کە باسمان کردووە یەکێکە لەو شتانەی باسمان کردووە کە ئیشاءالله
کۆمسیۆن بتوانێت طبعاً ئێمە پێشنیار و ئاراستەیەکەین ئیشی لەسەرەکەین و کۆڵیش نادێنی پەلەمان نییە لەوەی کە ئامانجەکە بێتە دی. بەگشتی چەند نابینا هەیە لە هەرێمی کوردستان؟ ژمارەکە زۆر دیار نییە لەبەرەوەی ژمارێکی ڕاستە ژمارێکی زۆر ژمارەیان موچیان نییە بەس ئەوەی ئەوترێ زیاتر لە 7,000 با بڵێن نابینا هەیە بەڵام من وەکو خۆم لەبەری ئاماری داتای ڕوونم لە بەردەست نییە بەشێکیان موچە خۆرن بەشێکیان کەمبینان ینی کێشەی کەمبینەکانیشمان هەیە کە بۆ نمونە کەسێک چەند مەترێکی کەمە بینێ باشە بە نابینێت تەواو حساب نییە و بە کەسێکی بیناش حساب نییە چونکە ناتوانێت شۆفێری بکە مۆڵەت دەربێنێ لە نێوان هەردووکیانەماونەتەوە بۆ یەکەم بینایانیش ناچارن ینی ئەبێ فێری ئەم نووسینە ببن پەیامەکەمەوەیە کە ئەمە نووسینێکی تایبەتە بە ئێمە هیچ عیبەیتانە ینی خەڵکێکەیە تا ئێستا فێری نەبوو و نایزانێ بەڕاستی زۆر گرنگە چونکە ئەمە زمانی هاوبەش و ڕێگەی هاوبەشی قسەکردن و تێگەیشتنمانە. ڕاستە کەنارخان لە ڕێگەی کۆڕبەندەکەوە هەڵتاناوە هیچ بۆ نمونە کۆنتاکتێکتان هەبێت لەگەڵ نووسەرێکە کە کتێبێک کە چاپیەکات یاخود بە شێوەی برایلیش چاپ بکرێت یان هیچ کتێبێک هەیە لە هەرێمی کوردستان جگەل لە چیرۆکەکانی کورتە چیرۆک و چیرۆکی مناڵان من بینیومە کە زۆربیان بە برایل ئامادە کراوە چ کتێبێکی دیکە هەیە ئەوە لە ڕێزبەندی ئەو ڕاستپاردانەشە کە باسیەکەین بۆ نمونە یەکێک لەو ڕاستپاردانەی کە قسەمان لەسەر کردووە لە کۆڕبەندەکە ئەوەیە کە ئەگەر بیست نابینە ینی ژماعی ماڵین بیست وەکو نمونە بیست نابینا واژووی کرد کتێبی نووسەرە بکرێت بە برایل سنتەرەکانی تایبەت بە چاپکردنی برایل چکۆن ئەمریکان لە بەردەستە بە ئاسانی کۆپی و پرینتی لەیەکەن هەمان کتێبکەن بە برایل ئەگەر بیست نابیناویستی چونکە جاری وا هەیە کتێبێک دەرەچێ بەڵام خوێنەری نابینینێت تۆ بە برایلیش دەری بچێنی ئەگەر نەخوێنرێتەوە سوودێکی وای نابێنێت چێش زیاتر لە خوێنەوە کابێنین یاخود بەدەنگ چونکە هەندێک لەو کتێبانە ڕۆمانەکان بە تایبەت زۆربیان کراوە بە شێوازی کەسێکی بینە کتێبێکی کاغز کاگری بەدەستەوە چێژی زیاتر وەگلەوەی کە گێت لەیەتی ئێمە دەنگ وەکو بەدیل بەکارێنین ڕاستە ئەویش بۆشی خۆی گرنگە بەڵام ناکات بۆی خۆ دەخوێنیتەوە خۆت لەکوێ ئەوەستی خۆت فکری لە یەکەیتەوە وەگلەی تراگە پەڕێنیت و گوێی لێگری ئەوەش ئێستا خەریکە ئەنی ئەبێ بە مۆدیل مەسەلەی بەدەنگکردنی کتێب بەڵام مادەم نووسینی کتابەت بە خۆمانمان هەیە ئەگەر هەر بەدەنگ ئەم شتانە بکەین بەڕای من نووسینەکە زۆر فرامۆشە بێ چێژی زۆر لێ ئەبینین بیریشم نەچێت کە کۆمەڵی گۆڤار و ڕۆژنامە لە ڕابردووە بە نووسینی برایل دەرچوێنراون لەلایەن سنتەرەکانەوە ئەو چونکە ئەو ئامێرانە تەنیا لە سنتەرەکان هەیە و ئەمری باسم کرد کە پەیوەستەکرێ بە کۆمپیوتەرەوە لە برەوەی نرخەکەی زۆر گرانە کەسێکی نابینا تاکێکی نابینا ناتوانێت بەردەستی بخە تەنها کۆمەڵێک ژماری دیاریکراوی سنووردارن لە سنتەرەکان هەن لە شارەکانی کوردستان خۆشبەختانە ئەوان ئەتوانن کتێبیش هەبووە جگە لە چیرۆکی منداڵان کتێبی تریش هەبووە کە قەباری لاپەڕەکانی زۆر نەبووە توانیمانە بە برایل دەری بچێنن ینی بەشێکیان بەردەستن بەڵام بەشی زۆرینە لە کتێب و بڵاوکراوەکان بەداخۆ بەردەستنین بە نووسینی برایل. ڕاستە کەنارخان دوێنێ ئێمە باسی ئەومان کرد میوانێکی دیکەم هەبوو وەک تۆ لێرە ئامادە بوو ڕۆژی گیانی زمانی دایک بوو باسی ئەومانە کرد تا ئێستا کێشە هەیە گرفت هەیە لەسەرەوەی کە یەک دیالێکتمان نییە بتوانین بکەنە یاخود زاراوەیەکی ستاندارد بۆ زمانی کوردی بە هەمان شێوەش بۆ برایل ئەو کێشەیە گرفتەکە لای ئێمە زۆرترە زیاترە لە ڕاستپارێکەکە داواتان کردووە ینی بە چ دیالێکتێ بێت ئەتوانن جیایکەنەوە لە ڕاستیە بە باوەڕی ئێمە مەسەلەن ئەو دیالێکتی لە هەر شارێک لە هەر ناوچەیەک بەکاری ئەوێ لە برایلا جێ بکرێتەوە چونکە ڕاستە دیالێکتێکی ستانداردمان نیە بەڵام بەگشتی زمانی نووسین زمانە سۆرانیەکەیە دواتر لە مەسلەی ناوچەکانیشە خۆزگا ڕۆژێ بێ هەمومان بڵین کوردستانی کوردستانە بەڵام لە ئێستاە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ نمونە برایلێکی تایبەت بخۆی نییە حتا نەگەشتۆ پێیان باکووری کوردستان تەنها بە لاتینی نووسێنی پیتە ئینگلیزیەکانی کردو بە بەڵێن برایل بۆ نووسینی کوردی بەکارێنێ ئەگینا نووسینێکی تایبەت بە کوردیان نییە لە ڕۆژئاوای کوردستان بەداخەوە تازە لە چەکەرەکردنایە بەشە پێشکەوتوەکە باشوورە خۆشبەختانە کە ژمارەیەکی زۆر باش لە خەڵکانی نابینا لەم نووسینە ئەزانن لە پەیمانگاکانی ڕووناکی تایبەت بە نابینایان ئەم نووسینە نووسینێکی سەرەکیە هەتا نوێی بنەڕەتی ئەو کەسە کە لەوەیە ئەخوێنرێ بەڵام کێشەکە ئەوەیە دوای نوێی بنەڕەتی کە دەرەچی لە پەیمانگا ئیتر ئەم نووسینە مۆدێلی نامێنێ بەداخۆ چونکە ئەچیتە ئامادەی مامۆستاکە و لی نازانێ ئەچی بۆ زانکۆ ئەسڵەن زانیاریان نیە لەبارەی نووسینی برایل من زۆر جارە مامێرە ئەبم ئەبێ دانیشم شەرحیکەم بۆ خەڵک چونکە نازانێ ئەمە چییە ئەسڵەن باگراوندێکی فکری یان معرفی لەبارەیەوە نییە تا
شتەکە ڕۆم بێ لە یەکێک لە ڕاستپاردەکان باسیەوەمان کردووە کە ئێستا کۆلێژەکانی پەروەردەی تایبەت هەیە کە پسپۆر پێگەێنن بۆ مامەڵە لەگەڵ خاوەن پێداویستی تایبەت ئەبێ ئەوانێکێک لەوانە سەرەکیەکانیان بابەتی برایل بێ ئەبێ کەس کاتێک خوێندکارێکیان قوتابێکی نابینا لە خوێندنگەیەکی ئاسایی تێکەڵا بخوێنێ معقول نییە مامۆستایەکی نەتوانێت بەم نووسینە تاقیکردنەوەی بکە یان سەرچاوی بۆ بەدەستخە یان من خۆتان هەوڵتە ناوە کە کەسێک هەبێت دەرچووی ئەو یاخود بڵین بڕوانامە بەدەست بێنێ لە پیتی برایلا و بتوانێت سبەی ڕۆژ لە کۆلێژەکان بیڵێتەوە یاخود بەو شێوازە بەداخۆکو ئەکادمی ناخوێنرێ بەڵام لەبەرەی ئەو بەشە پەیوەندی هەیە بە هەموو جۆرەکانی کەمەندامیەوە بۆیە ئەبێ چۆن زمانی ئاماژەی ناویستانە خوێنن ئەبێ زمانی یان نووسینی برایل ڕەنووسی برایلیش یەکێک بێ لە بابەتەکانیان لە کۆلێژەکانی پەروەردەی تایبەت کە یەکێک لە ڕاستپاردەکانمان ئاراستەیانەکەین ئینشەڵڵا و پێویستیان بە ئێمە ئەبێت بۆی لە پراکتیکە یارمەتیان بین ئەوە ئەکید بەدەمیانەوە چین وەکو خریج هیچ دەرچوویەکی نابینایی ئەو بەشەمان نییە چکە لەوانەیە ئەوەش هۆکار بێ بەڕاستی من پێشنیارەکەم بۆ هاوڕە نابیناکانم هەمیشە بەو بەشانەوە نەنیشتنەوە کە زۆر دووبارن ئەنی بەشێکی زۆری نابینیان لە یاسان لە کۆمەڵناسین لە کوردین لە زمانن زۆر کەم ئەچنە ئەو بەشە تەسەوڕ ناکەم هەبێ ئەوەندەی من زانیاریم هەیە کە لە بەشی پەروەردەی تایبەت لە کۆلێژەکانی پەروەردەی تایبەت نابینا بخوێنێ چونکە بە تێکەڵاوی و تەعامل لەگەڵیان تەسەوڕەکەم بابەتەکە زۆرتر زیندوو بێ و بگە و هیوادارم ئەو بابەتە وردە ساڵانە ببێ بە استراتیژیەک چونکە ساڵانە ژمارەیەک فێرخواز دەرەچن لەو بەشە لەو کۆلێژە ئەچنەوە ناو قوتابخانەکان و باخچەکان خزمەتێکی باشتر زۆر یارمەتی لە ناو زۆر یارمەتی دەرەبن کەنارخان ئەمە لە ڕووی نووسینەوە بێگومان کەسانی نابینایە خودت بە گشتیش بڵێن خاوەن پێداویستە تایبەتەکان خاوەن بەهرەی زۆر تایبەت و جیاوازن کە من هەموو جارێکە لەم کەسانی ئاسایی لەوانەیە نەتوان ئەو بەهرەیان هەبێت بە تایبەت لە میوزیک لە گوێگرتن لە میوزیک و هەروەها لە عزفکردن یاخود لە ژەنینی هەر ئامێرێکی میوزیکی بێ لەمەیە ئێوە چ کێشەیەکتان هەیە بە تایبەت بۆ خوێندنەوەی نۆتەکان ینی زۆر جار نابینە ناتوانێت هەموو کات بە سەماعی یاخود گوێگرتن بەردەوام بێت و مەقتوعەیەک پێشکەش بکە یاخود بتوانێت بیژەنێتەوە لەمە ئێوە چیتان کردووە لە مەسەلەی بەهرەکانە بە باوەڕی من پەیوەندی هەیە بەوەی کە ئیرادەی ئێمە بەقوترە بۆیە قەرەبووی شتێک بە شتێکەکەیتەوە مەسەلە نابینی بیستنت بەهێزە بێ لەمسە بەهێزە بێ و پەیوەندی هەیە بەوەی کە توانایەک لە تویا دەرەکەوێت تاقەیەکە بۆ دووبارە خەرجکردنە لە مەسەلەی میوزیک و تایبەت بە نابینایان زۆر بەدەگمەن نووسینی نۆتەکان بەکارێن بەداخەوە لەبەرەوەی کە وەکوتم ئامێری زۆر بەردەست نییە نۆتەکان زۆرن ئەبێ خێراتر بیان نووسی منێکێکم لەوانەیە کە ناڵم ئەکادیمیم بەڵام لە ئامێری ئۆرگ وەکو ژەنین ئەیژەنم زۆرتر سەماعیم کەمتر ئەکادیمیم یەکێکتر لە هۆکارەکانەوەیە کە نابیناکانمان لە بەشەکانی مۆسیقا پەیمانگای هونەر جوانەکان و کۆلێژەکانی هونەر ئەوەی من زانیارێم هەبێ کە من یان نین ئەوە ژێکێکی ترە لە هۆکارەکان فەرقی هەیە جیاوازی هەیە بەڕێگایەکی ئەکادیمی ئەم بابەتە لێی بزانیت و ئەو هونەرە شارەزایتیا هەبێ بەڵام بەگشتی لە مەسلەی مۆسیقا و ناسینەوەی گۆرانی و ناسینەوەی جۆری تۆن و مۆسیقا و مقاماتەوەوانە نابینایەکێکە لە هەرە بەتواناکان ڕاستە من هاوڕێم هەیە هاوڕێی نابینام هەیە کە ژەنیارێکی باشی پیانۆیە کە ژەنیارێکی باشی ئامێرەکانی دیکەیە ئەوە بە خۆشحاڵیەوە هەموو کات من سەرسامم پێیکەن نەمتوانیوە تا ئێستا بە تەواوی بتوانم ئامێرێکی میوزیکی بژەنم باش ڕاستە وەڵام ئێمە لە هەموو ئامێرەکان ژەنیارمان هەیە بەڵام دەرفەتی وەک پێویست نەرخساوە بۆی ئەم توانایانە هان بدرێن چونکە کاتێک کەسێک لە بوارێکا بەهرەیەکی هەیە پێویستی بە پاڵپشتی مادی و مانایی و باڵی معنەویشە ئەگەر وردە ئەمە پێشکەش نەکرد ئەویش ئەچێتە دواوە پاشەکشەیەەکە ئەنی ئێمە ساڵانێک هەبوو لە 2023 من تێکەڵاوی فستیڤالەکانی مناڵان و ئەوانە ئەبووم تیپی تایبەت بۆ مۆسیقاونە ئەوەی نابینیانمان هەبوو ئێستا وردە وا پەرش و بڵاو بووە خەریکە ئەوانی لە مۆسیقا شارەزانیەکیش ناناسن بەڕاستی ڕاستە انشاءله ئەو پەرچ و بڵاویە نەمێنێت یاخود بەو هۆکارە بێت کە زۆر بێت نەپەرژێنە سەرەوەی کە یەکتر بناسن نەکا بەوەی کە کەم بێتەوە کەناخان من زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ کە میوانی پرۆگرامەکەمان بووی بۆ هیواین کە نابینایان هێندەی تواناکانی خۆشیان خزمەت بکرێن زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز هیوادارم تەنها لە بۆنە و ئەم
کۆنفرانس و کۆڕبەندانایانە بێت تکایە بابەتی کەمەندامی بکەنێکی لە بابەتە گرنگەکان و هەرچەند کوردستان 24ێکێکە لەو کەناڵانەی من زۆر لێ رازیم لەو بابەتە بەڵام هێشتا هەر بەشی ئەوە نییە کە ئێمە تمەحمانتیایەتی بۆ هەموو میدیاکانی تریش و پامی کۆتاییمەوەیە کە هاوڕێک کەمەندامەکان و هاوڕێیانی تریش کە کەمەندام نین خەڵکانی تر تکایە با هیچ شتێ دوامان نەخا و وەکو ئینسان مامەڵەمان لەگەڵکەن ئەوە زۆر گرنگە بۆ ئێماژەخان چونکە لە هەموو شوێنێکمان بەشتەیە ئەگەر وەک ئینسان تەماشاوکردین کەمەندامێکەوە پێش نەخست لە هیچ شتێک من لەوەی تر دواناکەوم و ئەوە نامکاتە هۆکار نابێت بە هۆکارێک بۆی پەراوێز بخرێم زۆر سپاس بۆ ئەم بەرنامە تایبەت و گرنگە زۆر سپاس دووبارە خۆشحاڵ بووم بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ تۆش.